بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. بسرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا و خوای پەروەردگار عاقیبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە بەرنامەتان بەرنامەی پەنا دەگەمەوە خزمەتتان و لە زنجیرەی هەشتەم بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورس کاتن و بێتە مایەی خێر و خۆشی بۆ دین و دنیامان ئینشاءالله تەعالە. خۆشەویستان، لە زنجیرەی حەوتەم گوتمان دەگەڕێینەوە سەر ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هەڵوەستەیەکی لەسەر دەکەین کە دەفەرمێ اللهم إني أعوذ بك من زوال نعمتك. زوالی نیعمە، ئەسبابی زەوالی نیعمە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە باسی کردوون لە سێ شوێن لە قورئاندا کە زۆر مهمە ئینسانی ئیماندار ئاگای لێ بێتن و خۆمان هۆکاری لە دەستدانی ئەو نیعمەتانەی کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە باسی کردوون. گوتمان وەکو ابن قەییمی جەوزی ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی نیعمەت چیویە؟ دەبێ شتی چێوی بە قەفەز دەورە بدرێ بۆی کە لە دەست نەدرێت و بۆی کە نەڕواتن، و قەفەزی نیعمەتەکانی خوای پەروەردگار شوکرە. کەواتە هەر کاتێک کە ئەتۆ ئەمن هەر مسلمانێک خوای گەورە نیعمەتێکی پێدا بوو، یان هەر کەسێک کە خوای گەورە نیعمەتێکی پێدا بوو، ئەگەر ئەو نیعمەتەی لە دەستدا با لۆمەی هیچ کەسێک نەکەی، لۆمەی خۆمان بکەین، لۆمەی خۆمان بکەین، بۆچکە خۆمان هۆکاری لە دەستدانی ئەو نیعمەتانەی. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵەوەی کە زۆر شوکرانەی نیعمەتەکانی کردووە، بەڵام پەناشی بردو بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دوعای کردووە بۆی کە دائیمەن ئینسان خۆی تەجەڕوت کە لە هەموو حەول و قووەتێک، خۆی تەجەڕوت کە لە هەموو حەول و قووەتێک، هەموو حەول و قووەتەکە بجێڕیتەوە بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالە کە خاوەنی هەموو فەزڵ و بەخششێکە بەسەرماندا، کە خوای پەروەردگار ئیدامەی ئەو نیعمەتانە بکا کە پێداوین بە شەرتێک ئێمە ئیلتیزام بەو شەرت و شروطانە بکەین کە خوا دایناوە. یەکەمیان خوای پەروەردگار دەفەرمێ وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. یعنی بەڕاستی زۆر ڕوون و ڕاشکاوە. خوای پەروەردگار ئیعلانی دەکا، خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئاشکرای دەکاتن و بەرچاومان ڕوون دەکاتەوە، دەفەرمێ لئن شكرتم لأزيدنكم. ئەگەر شکرانەی نیعمەتەکانی من بکەن ئەمن بۆتان زیاد دەکەم. شکرانەی نیعمەتەکان لە زنجیرەی ڕابردوو باسمان کرد، ناگەڕێمەوە سەری چۆن دەکرێتن. هەر کاتێک خوای پەروەردگار نیعمەتێکی پێدا بووی، ئەو نیعمەتە تەماشەت کرد خوای پەروەردگار زیادی دەکا، جا شەرت نییە لە خودی ئەو نیعمەتە بێ، دەبێت لە سەنفێکی دیکە مەسەلەن بۆ نمونە، یان جاری وایە خودی ئەو نیعمەتە زیاتر دەبێ. عیلمە خوای گەورە زیاتری دەکا، ماڵە زیاتری دەکا، منداڵە زیاتری دەکاتن، قالب ساغیە سەحەتت باشتر دەکات، نەوانە هەمووی نیعمەتن. لەبەرەوەش دەفەرمێ خوای پەروەردگار وەئەمما بنیعمەتی ڕەبیکە فحەدیث. باسی نیعمەتەکانی خوای پەروەردگار بکە لەسەر خۆتەوە. ئایەکێک لە
لعقوبي قارون كخواي پروردگار دفرمي فخسفنا به وبداره الأرض هو كاركي سبو أو نعمتي كخوا بيدا بو ديگو هي خوما بشان وشوكت وكبلي ماندوبون ومشقتي خم بدستم هناوا نيجي راو بو خاونكي نيجي راو بو خاونكي زور گرنگ إنسان أو نعمتاني كخوا بيدا بين بيجيرينو بو أصلي خاونكي خوي لبرو دفرمي لئن شكرتم لأزيدنكم ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئینسان شکرانەی ئەو نیعمەتانە بکە کە خوا لەگەڵی کردوین تەبارەک وتەعالا هەر کاتێک شکرانەت کرد نیعمەت بۆ خۆی بەسەرتدا دەبارن. خاڵی دووەم هەر دەربارەی ئەو نیعمەتانە کە چۆن لەدەست ناچن. خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەو قاعیدەیە کە گۆڕانکاری بەسەردا نایەتن. هەر کاتێکی ئینسان لەناو کۆمەڵە نیعمەتێکی خوای پەروەردگاردا تەبارەک وتەعالا غەرق بووە تەمەتوع دەکا بەو نیعمەتانەی کە خوا پێی داون ئەو نیعمەتانە بەردەوام دەبن هەتا کەی هەتا ئەتۆ گۆڕانکاری بەسەر خۆت دانەینی هەتا من گۆڕانکاری بەسەر خۆم دانەینم. هەر کاتێکی برایانی بەڕێزم ئێمە گۆڕانکاریمان بەسەر خۆمان داهێنا ئەو گۆڕانکاریە دەبێتە مایەی چی؟ دەبێتە مایەی خۆشی و خۆشگوزەرانی ئەگەر خراپەکار بوو بین تۆبەمان کرد بێتن. ئەگەر خراپەکار بوو بین تۆبەمان کرد بێتن دەبێتە مایەی چی؟ خۆشی و خۆشگوزەرانی. چونکە ئینسان کە ئیستیعدادی هەبوو گۆڕانکاری بەسەر خۆی داهێنا ئەو گۆڕانکاریە لە واقعدا ڕەنگ دەداتەوە. بەڵام پێچەوانەکەشی ڕاستە هەر کاتێک کە ئینسانی ئیماندار ئینسانی موسڵمان لە چاکەوە گۆڕانکاری بەسەر خۆی داهێنا بەرەو خراپە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا بە هەمان شێوە سەلبی ئەو نیعمەتانە دەکا سەلبی ئەو فەضائیلانە دەکا کە پێی بەخشیوی خوا پەنامانداتن. ئەو کاتەی یەک خاڵ لێرانە زۆر گرنگە ئینسان هەڵوەستەی لەسەر بکەین هەر لەو بابەی بڕک فراوانتری کەین ئەویش ئەو وەزع سیاسیی کە لە دنیادا هەیە نەکەر لە کوردستانی خۆمان لە هەموو دنیادا هەیە لەموو بەتایبەتی لە وڵاتانی ئیسلامی عالەمی ئیسلامی. تەماشا دەکەین ئەمڕۆ کە لە زۆربەی زۆری وڵاتانی ئیسلامی خەڵکی زاڵم و ستەمکار و خوێن ڕێژ و فاسد و دز و جەردە و ئەوانە مسەلەتن دەسەڵاتدارن حکومڕانن. خەڵکی زۆر دوعا دەکا بەڵام گۆڕانکاری و لادانی منکەڕ بەس بە دوعا نابێتن. بەڕاستی بۆ دەبێ هەر کەسێک خۆی لە خۆیدا تەجەڕود کا لە مابەینی خۆ و خوای پەروەردگار جارێ ئیخڵاسیەتی بۆ خوای پەروەردگار و بڕیاردان کە شەریکی زاڵم و ستەمکار نەبێتن. ئەو خاڵێکی زۆر گرنگ و سەرەکیە. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێ وەلا تەرکەنوا ئیلە الەذینە ظەلەموا بۆ فتەمەسەکم النار. یعنی مەیلێکی گچکەی کەم کە ئەتۆ حیسابی بۆ ناکەی نابێ بۆ ئینسانی زاڵ مستەمکارت هەبێتن. ئەمڕۆ بەڕاستی ئەوەی کە لە عالەمی ئیسلامی دەگوزەرێ بەرهەمی خراپە و خراپەکاری و بێمەوقیفی خەڵکە کە خەڵکی زاڵ مستەمکاری بەسەردا مسەلەت بووە. هەر کاتێک خەڵک خاوەن مووقیف بوو خاوەن هەڵوێز بوو لەگەڵ خوا ڕاستمان کرد خوای پەروەردگار لە قەدەر چاچی و باشی ئەو خەڵکی دەکاتە دەسەڵاتدار بەسەریاندا بۆ چکە ئەوەی کە دەبێتە دەسەڵاتدار خوای پەروەردگار تەبارەک وتەعالا بڕیاری لەسەر نەبێ خەڵک ناتوانێت حکمڕانی بکاتن. قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير. يعني بەڕاستی ئەو خاڵانە زۆر گرنگن. ئەگەر ئینسان ناڕحەتە ئینسان بێتاقەتە لەو خەڵکەی دەبێ خەڵک پێکەوە بڕیار بدا گۆڕانکاری بەسەر خۆی دابێنێت. ئەو جا گۆڕانکاریت بەسەر خۆ داهێنا بەخوا واقعی دینداری و موسڵمانیەتیت دەگۆڕێ بیئەکەت دەگۆڕێ واقعی سیاسیشت دەگۆڕێت. خاڵی سێم و کۆتایی لەو هەڵوەستەکردنە لەسەر ئەو فەرمودەیە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێ وەما ئەصابەکم من مصیبەت فەبیما کەسەبەت ئەیدیکم
ويعفو عن كثير. يعني أوش زوالي نعمته، زوالي نعمت بس دەبێ بەوە دەبێ کە ئینسان گوناه و تاوانە بکات. هەر کاتێکی ئینسان لە مقابلی نیعمەتەکانی خوای پەروەردگار گوناه و تاوانت کرد، دەستت هەڵنەگر لەو گوناه و تاوانانە، خوای پەروەردگار تەبارەک و تەعالە سەلبی ئەو نیعمەتانت لێ دەکاتەوە کە پێی داوی. ئینسانی وا هەیە چکە هەر یەکە و شەرتنی هەمومان بە یەک شێواز خوای گەورە ئیمتیحان و ئیبتیلامان بکات، هەر یەکە و بەنەوعێکی. ئیوایە خوای گەورە 40 ساڵە قاچی زۆر چاچی پێداون، هیچ کێشە و مشکلەیەکیان نییە. بەڵام هەندە پیاو نەبووە ڕۆژێک لە ڕۆژان بەو قاچانە بچێتن لە ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردگار ڕوو لە قیبلە بکات و سوپاس و ستایشی ئەو نیعمەتەی بکاتن کە خەڵکێکی زۆر لێ بێ بەشە. بەس کە لێی وەرگرتەوە ئەو جارەی هاوار و خوایە من تۆبەی چی؟ 40 ساڵە سوپاسی ئەو نیعمەتت نەکرد، دەستی پێداوە سوپاسی دەستەکانت نەکرد، چاوی پێداون سوپاسی چاوەکانی نەکرد، هەمووی لە حەرام بەکارهێنان، هەمووی لە خراپە بەکارهێنان، هەمووی لە فسق و فجور بەکارهێنان. زۆر گرنگە ئینسان ئەو معاملە بکات لەگەڵ نیعمەتەکانی خوا. وما ئەصابەکم من مصیبەتین بە نەکیڕەشی هێناوە، هەر مصیبەتێکی کە تووشتان دێ، جا چ لە ئاستی دەوڵەت بێ، چ لە ئاستی ئیقلیم بێ، چ لە ئاستی محافەزە بێ، چ لە ئاستی گەڕک بێ، چ لە ئاستی ماڵ بێ، چ لە ئاستی تاک بێ، هەرچی کە تووشتان دێ چییە؟ فەبیما کەسەبەت ئەیدیکم. کەواتە گوێ بەدەوەی وەڵا ئەو بەڵاو مصیبەت و نەخۆشیانەی کە بڵاو دەبنەوە یەک دەڵێ وەڵا هۆکارەکەی ئەوەی نەوەڵڵا هۆکارەکەی گوناه و تاوانی ئینسانەکانن. سەلەف ڕەحمەتی خوایان لێ بێ قسەیەکی زۆر جوانیان هەیە، دەفەرموون ما نەزەلت بەلاء إلا بذنب. هەر بەڵاو مصیبەتێکی کە نازڵ دەبێ هۆکاری گوناه و تاوانی ئێمەیە. کەنجین دەمینی تۆ ئەو بەڵاو مصیبەتە وەلەم یەرفعه إلا بالتەوبە. کەنجین تەوبەمان کرد و پەشیمان بووین و خوای گەورە بەرزی دەکاتەوە. دەقاودەق لەگەڵ ئەو کەلامی خوا لەگەڵ قورئانی پیرۆزدا یەکە چ دەفەرمێ؟ ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. ئەگەر خەڵک ئەهلی تەقوا بێ، ئەهلی دین بێ، ئەهلی سەلاح بێ، بۆ خوا سوڵحاو بێ، دەروی بەرەکاتی خوای پەروەردگار ڕەحەماتی خوای پەروەردگار لە ئەرز و ئاسمانان دەکرێتەوە. زۆر گرینگە. لە بابەتەکەش دەچینە دەر بەڵام خۆشە قسەکە، هەر پەیوەستە بەوەی پیاوێک لە سەحرایەکدا ڕۆژێک پەڵە هەورێکی دەبینیتن، دەنجێکی گوێ لێ دەبێت لە ئاسمان، دەڵێتە ئەو پەڵە هەورەی دەڵێ بڕۆ لە ناو باخچەی فڵان کەسی بارانەکەت ببارێنە. هەر ئاوە چۆن ئێستا من قسە دەکەم گوێتان لێمە، ئاوا گوێی لێ دەبێت بەناو بڕۆ ئەی پەڵە هەور لە ناو باخچەی فڵانی کوڕی فڵان بارانەکەت بەتاڵکەوە بیبارێنە. هەورەکە دەڕوا، ئەوی بەدوای هەورەکەیدا دەڕوا حتا دەگاتە ئەو شوێنەی کە باران دەباریت. تەماشا دەکات لەسەر باخچەیەکی باران دەباریت. دەچی کابرایەکی لێ ئینسانێکی شکل و شێوەی پیاوێکی ساڵح و بۆ خوا سوڵحا و ئینسانێکی باش دیارە، ئەوی سەلامی لێ دەکات بە هەمان ناو فڵانی کوڕی فڵان سەلامی خوات لێ بێ وعەلەیکە السەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ئەتۆ فڵان کەسی بەڵێ، ئەتۆ لەکوێ من دەناسی؟ وەڵام من ناتناسم. ئەی چۆن ناوی منت زانی؟ لە ئاسمان گوێم لە دەنجێک بوو بەو پەڵە هەورەی کە ئێستا باران دەبارێنی بەسەر باخەکەتدا، پێی گوتی بەو پەڵە هەورەی گوت بڕۆ لەسەر فڵانکە باخچەی باران ببارێنە. هاتووم یەک شتت لێ بپرسم، ئەو هەموو باخچانەی لە دەور و بەری تۆ هەن خەڵکێکی زۆرە باخچەیە، بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وەکو ئەمرێک بەو پەڵە هەورەی ئەمری پێکردو بێ لەسەر باخەکەی تۆ باران ببارێ، بۆ لە ناوینە دیکە نەباریوە. هۆکارەکەی چێت تۆ چ سفەتێکت هەیە، چ کردەوەیەکت هەیە؟ تۆڵای منە بەرووبوومەی کە هەمە دەیکەمە سێ بەشێکی لە پێناو خوا دەدەمە فەقیر و هەژار و چاکەیە خۆی لە خۆیدا، بەشێکیش لە باخەکەی سەرف دەکەم و بەشێک لە ماڵ و منداڵی خۆمی سەرف دەکەمەوە.
ئەوەی کە خوای پەروەردگار پێی داوە وأما بنعمة ربك فحدث باسکردنەکەرەوە نییە بڵێ لە خوای بە زیادی بێ و ساڵباخەکەمان بەری زۆر باشی گرت دە پیاو بە دەستی چی تێوەردە بەشێکی بدە فەقیر و فوقەرا ئەوانەی کە محتاجن ئەوانەی کە بێبەشن. ئەو سێ قاعیدە زۆر گرنگن. وما أصابكم من مصيبة بتایبەتی ئەوە فبما كسبت أيديكم لەگەڵ ئەوەشدا دەفەرمێ ويعفو عن كثير چاوپۆشی لە زۆر شت دەکا خوای پەروەردگار بەڵام هەندێک کەڵەکە دەکا گوناه و تاوانمان تا مستحقی غەزەب و بەڵایەک دەبین خوای گەورە بەسەرماندا دەبارێنیت. بینی سەر فەرمودەی تر پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام لە یەکێکی دیکە لە دوعاکانیدا کە دوعای دەکرد و ئێمەشی فێر کردووە کە دوعا بکەین دەیفەرموو اللهم إني أعوذ بك من يوم السوء ومن ليلة السوء ومن ساعة السوء ومن صاحب السوء ومن جار السوء في دار المقامة. يا الله ما شاء الله ئەوەندە جوانی هێناوە ئەوەندە جوان خوردی کردوتەوە پێویستمان پێێتی هەموو لایەکمان دیسانەوە پێم خۆشە هەموو جارێ دووبارەی کەمەوە ئەو اللهمە ئیمانی ئینسان بە قووەت و بەهێز دەکاتن شعورمان بەوەی زیاد دەبێ کە خاوەنێکمان هەیە پەروەردگارێکمان هەیە صاحبێکمان هەیە کە خاوەنی هەموو قودرەت و عەزەمەت و کبریایەکە ئەعوذ بیکە مادام ئەو خاوەن و ئەو دەسەڵاتدار و ئەو عەزیمەیە پێویستە ئەمە ڕابکەین خۆمان پەنادەین بەو بۆی کە پەناماندا لە چی من یەومی سوء خۆی شەو و ڕۆژ و ئەوانە مەخلوقی خوان ئەسڵی کەلیمەی سوءەکە بۆ خودی ڕۆژەکە بۆ خودی شەوەکە بۆ خودی کاتەکان نییە خودی ئەو سیفەت و ئەو هەڵوێست و ئەو مەوقیفانە کە تێیاندا دروست دەکرێن ئەوانە شتی خراپن لەبەرەوە دەفەرمون کاتێک کە تەبەن حەدیسەکە حەدیسێکی شەیخی طەبەرانی ئیمامی طەبەرانی جێڕاویەتەوە و شەیخی ئەلبانی دەفەرمێ حەدیسێکی حەسەنە صحیحە و دەفەرمێتن یەومی سوء پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام پەنای گرتووە بە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لەم ڕۆژە لە چی لەو خراپە و خراپەکاریەی کە لەو ڕۆژەدا دەکرێت ینی خوای گەورە نەک لە ڕۆژەکەی لەو خراپە و خراپەکاریانەی کە لە ڕۆژەکەیدا دەکرێن بیپارێزیتن لەو بەڵاو مصیبەتەی کە لەو ڕۆژەیدا دێتە خوار خوای گەورە بیپارێزیتن لەو غافڵبوونە لە زیکر و خوای پەروەردگار کە لەو ڕۆژەیدا خەڵک تێدا غافڵە خوا بیپارێزیە و غافڵ نەبێتن ئەوە هەمووی دەگرێتەوە لەبەرەوەش هەر ڕۆژێک ڕۆژێکی تایبەتە کە دێتن نایبینیەوە ئەو ڕۆژە ئەو ڕۆژە کردەوەی چاکت تێدا کرد لە بابی خۆت کەویتن بەختەوەری دنیا و قیامەتان ئەتۆی لەبەرەوە کە تەواو بوو ئەو ڕۆژە چۆن نامەیەک دەنوویسی و دایهاوێ ناو زەرفێکی و قەپاتی دەکەی تا خاوەنەکەی نەیکاتەوە کەس نایکاتەوە ئەو ڕۆژەش کە دێت دەڵێ من ڕۆژێکی نوێم ئیستیغلالم کە کردەوەی چاکم تێدا ئەنجامدا کە تەواو بوو قەپات دەبێت تا ڕۆژی قیامەت ناکرێتەوە ئەو ڕۆژە کاتەکەمان کۆتایی هات دەگەڕێینەوە سەر ئەو فەرمودەی تەواوی دەکەین لە زنجیرەی داهاتوو ئینشاءالله خوای گەورە عاقبەت خێرمان بکاتن سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.